سڵاوتان هەبێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان پێخۆشحاڵم من مونیر سەلیمم لە ئەڵقەیەکی نوێی بەنامەی 1 پوینت بە ئێوە شادمەوە. ئازیزان خۆشەویستانم، حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک هەنگاوی ناو ژمارەیەک کاری چاکی کردووە لە سەر ئەرزی واقع لە مەیداندا بۆ بنبڕکردنی یاخود بۆ نەهێشتنی پەتای کۆڕۆنا. هەروەها لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژمارەیەک لیژنەیەکی کاتی دروست کردو. ئەو لیژنە کاتی ژمارەیەک بڕیاری دەکردووە کە لە خزمەتی هاوڵاتیدایە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی باسی شاری سلێمانیەکەین مزگەوتەکانی داخست، هەروەها شوێنە گشتەکانی و کافێ و یانەکانی داخستووە. بەڵام بۆ ڕۆژی سەیران و لە ڕۆژی پشۆکاندا هاوڵاتیان بە سەدەها چوونە ناو سێرانگاکانەوە کە ئەوەش دژی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بە ئەو مەبەستا ئێمە قسە لەسەر ئەو بابەتانەکەین. خاتو نیاز ئەحمەد ئەندامی لیژنەی کاتی پەتای کۆڕۆنا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوانمانە. خاتو نیاز بەخێر بێستە چاوەکانم. کاک گۆران قادر ئەندامی لیژنە هەمیشەیەکانی قایمقامەتی سلێمانی بەخێر بێستە چاوەکانم. کاک گۆران سوپاستان دەکەم بۆ ئەوەی ئەو دەرفەتان بە ئێمە ڕەخسان. خاتو نیاز لە جەنابتەوە دەست پێ ئەەکەم. لیژنەی کاتی پەتای کۆڕۆنا زەحمەت دەبێت جارە پێناسیەکمان بۆ بکە بزانین لیژنەکەتان چییە، یعنی بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بڵێ پێشەکی سڵاو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان، دەستخۆشین بۆ بەڕێستان و بۆ بەرنامەیە کە پێویستە. لیژنەی کاتی پەتای کۆڕۆنا دیارە لە لیژنەیەکە لە 5 ئەندام پێکاتوە. ئەم 5 ئەندامە سەرۆکی 5 لیژنەی معنیە: سەرۆکی لیژنەی پەروەردە کە خۆمم، سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری، سەرۆکی لیژنەی شارەوانی، سەرۆکی لیژنەی تەندروستی و سەرۆکی لیژنەی ناوخۆ. دیارەکە ئاسایش و پۆلیس و هێزەکانی بەرگری فریاکەوت نەگرێتەوە. باش زانرا لە سەرۆکاتی ئەنجومەن کە لیژنێکی وا دروست ببێت ئەم ماوەیە چاودێری و بە دوواداچوونی خۆی بکات بۆ بارودۆخەکە لە سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دیارەکانی سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی ئەگرێتەوە، پارێزگای هەڵەبجە ئەگرێتەوە و هەردوو ئیدارە گەرمیان و ڕاپەڕی نەگرێتەوە. لەبەر ئەوەی ئێمە لەسەر ئاستی ئەم چوار شوێنە هەڵبژێراوین، دیارە نوێنەری هەموو ئەو خەڵکانین. بۆی ڕۆژانە ئێمە بە دوواداچوونمان هەیە. سەردانی بەڕێبەرە گشتەکانی تەندروستی ئەکرێت و سەردانی قایمقامێت ئەکرێت، سەردانی پارێزگاکان ئەکرێت. پێشتر سەردانی پارێزگای سلێمانیمان کردووە، سەردانی دەڤەری گەرمیانمان کردووە و ئەمڕۆ ئەندامەکەمان بێجگە لە من ئەندامانی لیژنەکە لە دەڤەری ڕاپەڕینن و بۆ سبەینێ و دووسبەیش دیارە سەردانی پارێزگای هەڵەبجەمان بەدەستەوەیە. لە نەتیجەی بە دوواداچوونەکانمان و ئەو سەردانانەی کە کردومانە و ئەو هەموو هاوڵاتی کە پەیوەندی پێوە کردوون دیارە بە باشمانزانی کە کۆمەڵێک ڕێنمایی باش بنووسینەوە دەریکەین. پێش ئەوەی باسی ڕێنمایەکان بکەی خاتو نیاز ئەحمەد، ئەم لیژنەکاتی با بڵێن ئەنجومەنی پارێزگای سلێمانی با بڵێن ڕێگر نییە یا هاوتای لیژنەکانی قایمقامەت نییە؟ ئەو ئیشانێکی ئێوەیەکەن لیژنەکانی قایمقامەت نایکەن، هەر ئەو ئیشانە نین کەوانێکن یا ئیشەکان جیاوازن. ئێمە هەماهەنگین بەیەکەوە، خۆشحاڵانە لەم بارودۆخەیە وا پێویستەکە هەمومان هەماهەنگ بین. هەماهەنگین بەیەکە پێشتر سەردانی قایمقامێتمان کردووە، لەگەڵ بەڕێزان دانیشتوین و هەر لەو ڕۆژە کە سەردانمان کردوون کۆبوونەوەیەکمان دروست کردووە بۆ ڕۆژانی داهاتوو لە ئەنجومەنا کە تەشریفیان هێناوە و لەوێ بە هەماهەنگی بەپێی دیارە ئێمە کاڵی ئیشەکەمان بە دوواداچوونە لە نەتیجەی پرسیار و وەڵامە ڕێنمایی دەرەکرێت. ئەوەی کە ئەوان پێیان باش بووە ئێمە چی بکەین بە ڕێنمایی و ئەوەی کە تەندروستی چی پێ باش بە کردوتی بە ڕێنمایی ئێمە جەختمان لێ کردوێتەوە. دیارە ئەمە ئیشێکی دەستەییە و هەماهەنگیە. ناتوانین هیچ تەعاروز یەکتر ناکە، هیچ ناکۆک نابین لەگەڵ یەکە و بێگومانین لەوەی کە جەخت لەو ڕێنمایە تەندروستیانە ئەەکەینەوە کە بەڕێبەراتی گشتی تەندروستی دەریەکە و جەخت و بە دوواداچوون بە ئەو ڕێنمایانە ئەکرێت کە قایمقامێت و لیژنەکانی قایمقامێت دەریەکە بە دوواداچوونی لەسەرەکەن و هەمان ئەو شتانەی کە لە لای ئەوان لەوانەیە گەڵاڵەنەوە بێت لە لای ئێمە هەیە، ئێمە ئەیکەین بە ڕێنمایی و ئەنێرێت بۆ پارێزگار و بۆ قایمقامێتەکان کە ئەوانیش بە هەمان شێوە جێبەجێ. سپاس بۆ جەنابەت کاک گۆران قادر. دوهەمین ئیشەکانی لیژنە هەمیشەکانی قایمقامەتی سلێمانی چی؟ تایبەت بەم بارودۆخە پێش چەند ڕۆژێک لەمە بەر کۆبوونەوە فراوانەکەی دیوانی قایمقامێت کە چەندین کۆبوونەوەی تریش کراوە، بەس لەو کۆبوونەوەیە بەشێکی زۆر لە لایەنە پەیوەنددارەکان ئامادە بوون و
جەنابی قایم خام کاگاوات خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکەی کرد و بەشێکی زۆر لە دام و دەستگا حکوومیەکانەوانەی کە بە هەر شێوەیەک لە شێوەکان پەیوەندداریان هەبێ بم بارودۆخستنە ئاسایی ئێستەوە ئامادەبوونیان هەبوو و لەوێدا پرسوڕا کراوە باسی زۆر بە جددیت باسی لە ئەم بابەتە کرا لەم ڤایرۆسە لەم پەتایە و لە کۆتاییدا بە کۆی دەنگ گەشتینە ئەوەی کە ڕێنمایەکان و بیر و بۆچوونەکان لێک دراوە هەر هەمووی کرا بە ڕێنماییەکی هەژدە خاڵی ئەم هەژدە خاڵەکە کۆی ئەو ڕێنمایانە بوو و کۆی ئەو بیر و بۆچوونانە بوو کە باس کرا لایەن سەرجەم دام و دەستگاکانەوە کە هەر بۆ نمونە قایمقامێت خۆی سەرپەرشتی ئەکرد لیژنە هاوبەشەکانی قایمقامێت دەندامانی لیژنەی باڵا ئامادە بوون بەڕێوەری گشتی گەشت و گوزار ئامادە بوو نوێنەرانی ئاسایشی ئابووری و دام و دەستگا ئامادە بوون بەرگری شارستانی شارەوانی چاودێری بازرگانی ڤێتەرنەری تەندروستی و کۆمەڵێکی زۆر لەوانەی کە ئەو بڕیارانەی کە دران کراون بۆ ڕێنمایانەی کە ئێستا جێبەجێ ئەکرێەوە ئەمانە پێشتر ئێمە بە تەنها کارمانەکرد وەک لیژنە هاوبەشەکانی قایمقامێت بەڵام یەکێک لە بڕیارەکان داخستنی یەکسەری یاخود لەو کاتەوە ئێمە بڕیارمانداوە بە داخستنی مەلەوانگە و هۆڵی وەرزشی و لەش جوانی و گەیم سنتەرەکان کە ئەمانە هۆکارێکی قەرەباڵخی لێرە ڕادگرم کاک گۆران قادر دیارە لە ماوەی ڕابردووە پێشووتر تاوەکو ئەوەی کە ئاماژەم پێکرد با بڵێن بەبێی بڕیارێکی بەڕاستی نازانم لە لژنەکانی جەنابتانەوە لە ئەنجومەنی پارتیان لە جەنابتانە بوو با بڵێن مزگەوتەکان داخران باشە تەندروستی ئەوقاف بەڵێ ئەمە ئەم داخستنی مزگەوتەکان بە جۆرێک لە جۆرەکان هەندێک خەڵک بە مەسلەکەی بەلاڕێیا بردیانی بەلاڕێیا برد مەسلەکەی وا نەخوێندەوە کە ئەمە مەسەن خۆپاراستن لە کۆرۆنا و لەم پەتایەکە هەیە لە عێراق لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەوانەی کە با بڵین نوێژخوانەکان یا ئەوانەی مولتەزمترن با بە شێوەیە قسە بکەین هەندێکیان باسییان لەوە کرد کە ئەمە بۆچی کڵاپەکان بۆچی کافەکان بۆچی شوێنە گشتەکان داناخرێن بۆچی باڕەکان داناخێن بەڵام بۆچی مزگەوت دائەخرێ بەتەنیا پێم بڵێ وەڵامی ئەو خەڵکە بنەوە ئێوە هەر مزگەوتەکانتان داخستۆ بەڕاستی نەخێرەوەی کە باسمان کرد ئێمە پێش ئەوەی کە یەکێتی زانایان بڕیار بدا بە هەمانجی لەگەڵ ئەوقاف و تەندروستی کە دەرگای مزگەوتەکاندا بخرێ ئێمە مەلەوانگە و هۆڵی وەرزشی و لەشجوانی و گەیم سنتەر ڕاستەوخۆ داخراوە بەشێک لەمانە گەنجان و مناڵانی خوار هەژدە ساڵی سەردانەکەن قوربانجان نێرگەلە لە خواردن و کێشان و بەکارهێنان و فرۆشتن و کڕین و ئامادەکردن و بەکارهێنانی بە هەموو شێوەیەک لە هەموو جێگایەکە لە کافتریا لە ڕێستوران لە گازینۆ لە چایخانە لە هەر جێگایشی ترا بێ گەشت و گوزاری بێ یا خود میلی بێ قەدەغە کراوەوە هەر کەسێکیش ئەو پابند نەبوو بێ و لە خاڵی نێرگەلە کێشانە لای نەبردوێ و پابندی پێوە نەبێت ڕاستەوخۆ شوێنەکەی داخراوە دوای ئەوەی کە بڕیارەکان ئەم ڕێنمایانە چوونەتە حیزی تەنفیزەوە واتە کاتی تەنفیز کراوە شاخانە و کافێ و یاریکردن بە دۆمینە و بە تاوڵە و بە ئۆکەی قەدەغە کراوە کە دەستێکی زۆری بەر ئەکەوێ و لەوانەیە سەدان کەس دەستی بەر هەمان پول و هەمان دەستە یاری بکەوێت لە ڕۆژێکدا ئەمانە قەدەغە کراون سەبارەت بەو خاڵە من ڕوونکردنەوەی خۆم بدەم نوێش خوێنان کاتێک کە ئەچن بۆ مزگەوت لە پێنج کاتی جیاوازە ئەچن بۆ مزگەوت و نوێژەکانیان بە کۆمەڵ ئەنجام ئەدەن کە ئەمە فەرزێکە وەشتێکی حتمیە ئەگەر مزگەوت کراوە بێ کۆمەڵێکی زۆر خەڵک ڕووی تێئەکا و ئەبێ لە کاتێکی دیاری کراوە ئەو هەموو کەسە بەیەکەوە لە یەک شوێنابن و هەندێک لە مزگەوتەکانیشمان تەنگەبەرن و لەوانەیە لە هەندێک شوێنیان یاخود مزگەوتەکانی ناوبازار بە تایبەتی ڕەچاوی مەرجە تەندروستیەکان نەکرێ بە تەواوەتی واتە لە ئاستی پێویستان نەبێەوە ئەمە ببێتە هۆی ئەوەی خوا نەخواسە ئەگەر یەکێک لەو نوێشکەرانە بێت و ئیشتیبای لێ بکرێ یاخود هەڵگری ئەم ڤایرۆسە بێتە هۆی بڵاوبوونەوە ئەمە یەک دوو کافتریاکان ئەو شوێنانەی تر ئیلزامی نییە کە خەڵک بچێواتە خەڵک بەویستی خۆی ئەچێ بەڵام کۆمەڵێک لە کافەکان و مەتعەمەکانمان هەیە بەخوا ئەم قسەکە مەکەم حجەی ئەو هاوڵاتیانە ئەوەیە کە با بڵێن مادام مەسەلەکە قەرەباڵغی شوێنەکانە قەرەباڵغ و گردبوونەوەیە مادام با بڵێن فەلسەفەی داخستنی مزگەوتەکان نەهێشتنی قەرەباڵغیە بەڵام تۆ چاخانت هەیە تۆ کۆمەڵە شوێنت هەیە هەر قەرەباڵغن و با بڵێن ئیشی خۆیان تیا ئەکەن بۆچی داناخرن
یا ئێوە بەرتەس بۆتەوە یا هەر ئیشتانتیانە کردووە زۆر بەرتەسک بۆتەوانێ و ئێستا ناتوانانی قەرەباڵخیەک ببینی لە هیچ شوێنەکە جەنابتان ئازادن وەکو ڕاگەاندن ئەتوانن کافێکان ڕێستورانتەکان حتا شوێنە گەشتیارێ زۆر ڕاقیەکانیش و شوێنە میلیەکان و چێشخانەکانی ناوبازار گازینۆکان بگەڕێن بزانن ئایا یەک لەسەر 50 و یەک لەسەر 100 ئەو قەرەباڵخی کەمی کردووە یا خوتنا هەندێک لە چێشخانەکان خۆیان داخستووە لەبەر بێ بازاری و هەندێکیشیان لەبەر هەستکردن بە مەسئولیت بۆ ئەوەی کە شوێنەکانی ئەوان نەبێتە هۆکارێک بۆ کۆبوونەوەی خەڵکو و دواتریش بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە خوانەخواستە خۆیان پابندن و دایان خستووە بەشێکی ترمان لە ڕێنمایەکان بریتی بوو لە ئەوەی هەموو ئەو قاپ و قاچاق و کەوچک و هەموو ئەو شتانی کە بەکارهێنرێن ئەو شتانە بن کە دیسپۆسەبڵ بن بۆ یەک جار بەکار بێن واتە ئەوەی کە لە ناو بازار خۆمان ڕۆژانە پێی ئەڵێن کەلوپەلی سەفەری ئەوانە بەکاربێن بەڵام کەلوپەلی سەفەری باڕاتگرم ئێوە پێشتر ئێمەش لەگەلی کوردستان من بۆ خۆم بەرنامە لەسەر کردووە لەسەر با بڵین پلاستیک و زیانەکانی پلاستیک ئێستا ئێوە ڕێنمایی هاوڵەتیانەکەن جارێکی پلاستیک بەکاربێنێتەوە ئەو پلاستیکانە ئێمە سنووردارمان کرده بوو و ئەو شانەی کە لەناو بازارەکانی سلێمانی هەیە سنووردار کراوە وەسەر جەم شوێنەکانی ئەو شوێنە گشتیانش لەلایەن لیژنە هاوبەشەکانەوە پێشتر ساڵی 2019 و پێشتر ئاگادار کراونەتەوە بۆ ئەوەی کە بەکارهێنانی پلاستیک سنووردار بکەن و هەتا ئەوانەی کە بەکاری ئەهێنن لەو جۆرانە بێ کە ئەگونجێ خواردنی لەگەڵ بکەیوە تەعاملی پێ بکەی لەگەڵ خواردنەکانە کە جۆری ژمارە 2 و ژمارە 5 خۆ دەزانی حەوت ژمارەیان هەیە بەڵام ژمارە 2 ژمارە 5 گونجاوە بۆ ئەوەی کە تۆ مامەڵی بابەتی خواردنی لەگەڵ بکەی و ئێستا ئەوانە جێبەجێ ئەکرێن و گرنگجیدان بە پاک و خاوێنی کەسی کارمەندان کە ئەمەش هۆکارێکی ترە وەک جەختکردنەوە لەسەر دەرهێنانی کاتی تەندروستی و کارتی ڤایرۆسی بۆ هەموو ئەو کارمەندانەی کە لەوێدان و ڕۆژانە و شەوانە و لە ئێستاژە هەڵمەتە بەردەوامەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت کە ئێستا هەماهەنگین لەگەڵ تیمەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و بەڕێوەبەراتی پشکنین سەر بە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار کە چەند تیمێکیان هەیە ئەوانیش لێبراوانە کارەکەن لەگەڵمان و هەروەها لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی و چاودێری بازرگانی و بە پشتیوانی هێزەکان و تیمەکانی ئاسایش لەگەڵ دیوای پاراستنی سلێمانی لەگەڵ هاتنە ناوەوەی برادرانی شارەوانیش کە لەگەڵمانن بەرگری شارستانی لەگەڵمانە هەموو کەسێک بەیەکەوە کارێکی یەکتیمی ئەەکەین و کارێکەکەین کە وێنەکە وجودی هەموو لایەکی تیاابێت جوانتر ئەبێ و بە هەموو لایەک دەوڵەمەندترە بێ بەو هەموو خیبرانەوە ئێمە ئەو کارانەی کە ئەکرێ بە ڕۆژ بەشە و تەنها پاراستنی تەندروستی گشتیەوە پاراستنی تەندروستی تاکی هاوڵاتیان ئەم شارێ سپاس کاک گۆران قادر زۆر سپاس بۆ وەڵامەکانی بەڕێزت خاتونیان نیاز ئەحمەد پێشەوەی بێمە خزمەت جەنابەت ئێمە هاوکارانم کاک سەلام ڕۆف و تیمەکەی لە شاری دەربەندیخان دۆکۆمنتاریکیان کردووە لەسەر هاوڵاتیە کە لە کەرنتینە گەڕاوەتەوە باسی ناو کەرنتینمان بۆکە بە چیرۆکێک چۆن ئەگەڕێتەوە چۆن ڕێنمانەکان جێبەجێ ئەکات بۆ ئەوەی هەموو لایەک پارێزراو بن فەرمو ئێوە و بینینی ئەو ڕێپۆرتاژە بەڵێ. السلام عليكم. السلام عليكم. هذا شلون باشا؟ بخير بتاعك. شلون باشا؟ جا ئەوەی کە ئێمە ماینەوە لە کەرنتینەکردنەکە من زانم ئەمە سوودی بۆ خۆم شخصی بۆ خۆم هەیەەوە پاشان هاوسەر و منداڵەکانی خۆم ئەمجا کەسوکار و خزم و کەسوکار و شارەکەیشم بە تایبەتی چونکە من لە ناو شاری دەربەندیخانە دۆست و ناسراومەیە کە زانیم ئەمە ئیسفادێکی باشی هەیە بۆ من لێرەوە دووبارە و سێبارە و چەند بارێشی دەکەمەوە سوپاسی حکوومەت هێرمی کوردستان دەکەم بۆ ڕێکارە یاسایەکان گرتوێتێ بەر و داواکاریشم لە هاوڵاتیانی کوردستان بە تەواوەتی بە تایبەت شاری دەربەندیخان و ماڵ و منداڵی خۆشم ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن چونکە ئیسفادەی تێدایە هەم بۆ خۆمان هەم بۆ عامی گشتی ئیسفادەی تێدایە چونکە ئەمە دورمێکی کوشندەیە سەربازێکی ونە کەس نایبینێت ئیشی خۆی دەکات دەتکوژێ و کەسیش نازانێت ئەم کاری کردووە. بە دڵنیایەوە زۆر بیری باوکمانە کرد بەڵام خۆشببختانە باوکم لە ڕێگەی تیمە تەندروستەکانەوە گەڕاتەوە بۆ ناومان و زۆر خۆشحاڵین کە باوکم بە تەندروستێکی باشەوە گەڕاوەتەوە بۆ ناومان داواکارم لە ئەوانەی لە دەرەوەن
ڕێنمایی تەندروستی بکەن ئەو کاتە بگەڕێنەوە بۆ ناو خێزانەکانیان هەم بۆ خێزانەکانیان هەم بۆ چواردەورەکەیشان. بەڕاستی زۆر بیری باوکمان کرد چونکە زۆر ناخۆش بوو ئێمە ئەوە ماوەی مانگەکە باوکم لە ماڵەوە نییە لە وڵاتی ئێرانە تازە گەڕاتەوە لەخوا بەزەبێ لەبەر ئەوەی کە لە ڕێگەی تیمە تەندروستەکان نەگەڕاتەوە تەندروستی زۆر باشە و داواکارین لەو کەسانی کە لە وڵاتی ئێران یا لە وڵاتێکی دیکەن گەڕاونەتەوە خۆیان بناسن بە تیمە تەندروستەکان لە ڕێگەی تیمە تەندروستەکانەوە بگەڕنەوە بۆ ناو ماڵ ئایلە خۆیان چونکە لەبەر خاتری گیانی خۆیان و پاراستنی چاردەور و شارەکەشیانە. بەڵێ ئێمە گەڕانەوە بینانی بەڕێز و خۆشەویست خاتون هاز پێشەوەی بچین لای کاک گۆران قادر جەنابەت باست لەوە کرد کە لێژنەکانی بەڕێزە کاتەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژمارەیەک ڕێنماییتان دەرکردووە سەبارەت بە خۆپاراستن لەم پەتای کۆڕۆنایە. ئەو ڕێنمایان چی بوون کە لە بەرژەوەندی با بڵین هاوڵاتیان؟ بەڵێ ئێمە دیارە من کە خۆم لیژنەی پەروەردەیان سەرۆکی لیژنەی پەروەردە و کاروباری ئاینی و ئەوقافم یەکێک لە خاڵەکان هەر بۆ ئیزافەی بابەتەکەی جەنابتان ئەوەیە کە جەختکردنەوەی لە ئەو بڕیارانەی کە لیژنەی فتوا دەریەکات دیارە ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامین و هەمومان پەیوەندێکی ڕۆحیمان هەیە لەگەڵ خوای خۆمان و ئیلتیزاماتی دینیمان هەیە خۆش نییە کە تۆ بڵێ یەکسەر نوێژ لە مزگەوت ڕاگرم دیارە ئەمە لیژنەیەکە کە ناوی لیژنەی فتوایە و ئەوان کۆمەڵی زانایانی ئاینی لێە ئەوان ئەو بڕیاریان ناکە یەکەم جار بۆ دەقەکەم کرێتەوە پاشان بەهۆی بارودۆخی و قورسی پەتاکە بڕیاریراکە بە تەواتی نوێژ لە مزگەوتەکانەکە و دابخرێت بە هەمان شێو ئێمە پێش مزگەوتەکان بڕیاری داخستی خوێندنگەکانمانە لەبەر ئەوەی کە شوێنێکە زۆرترین قەرباڵغی تایە و زۆرترین بەرکەوتەی تایە ئەمیش بە هەمان شێوە کە شوێنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە خۆشحاڵانە لەو دوو شوێنەیە سەرکەوتو بووین بەوەی کە بتوانین لە ئێستای ئەو نەتیجە باشەمان هەبێت کە کەمتر توش بوومان هەیە بەڵێ یەکێ لە خاڵەکانمان ئەوە یەکێ لە ڕێنمایەکان و داخستنی یانەی شەوانە و چەند گرتنەبەری ڕێنمایەکی توندی تەندروستی بۆ کافەکان و هەروە بۆ چێشخانەکان ئەوانەی کە ناتوانانی تو هەمووی بەیەکەوە دابخەی بەڵام چەند ڕێنمایەکی توندی تەندروستی بەوەی کە خاتون نیاز ئێوە ناتوانن هەمووی داخلیانی بۆچی هەموو مزگەوتەکان داخران بۆچی ئەگەر من هاوڵاتی بم تەڵام من لێرە نوێنەی هاوڵاتی ببوورە ینی بۆچی ناتوان هەموو باڵن بڕیاری حکوومەتەوە ینی بۆچی هەموو مزگەوتەکان داخران بۆچی هەموو باڕ و یانەکان دانەخریانی ئەگەر قەرباڵغێکی بزن ئەوەیە دەبێت بەڵێ لەبەر ئەوەی تۆ ئەگەر هەموو شوێنەکان بێکەوەدا خدیارە شەلەلێکی زۆر ئەکەوێتە شارەوە هەموو جم و جۆڵێگە وەستی ئەمەش شتێکی لە ئێستاە بڵین لەم بارودۆخەیە بەو شێوەیە کە هەموو شتێ بوەستێ یعنی لەو کاتات پێویستی ئەکرد چەند هەنگاوێ بنرێ هەنگاوی یەکەم و هەنگاوی دووەم بەڵام ئەگەر بزانی بارودۆخەکە زۆر لەوە قورسێ بێگومان ینی لە ڕۆژانی داهاتۆ لەوانەوە پێویستکە لە ماڵەکان کەس نێرفدا ئەتوانین بڵین ببوورە ڕادەگرم ئەتوانین بڵین قەرباڵغی با بڵین یانەکان و باڕەکان هەر قیاز ناکرێت بە تەشبیهاتیش نەبێ بە مزگەوت و ینی بە ماڵەکانی ئەزین چۆنە کاگمنیر یعنی ئمە بانەینە ئەو مناقەش یان بەراوردکردنی ئەو دوو شوێنە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین لە مزگەوتە مەسەلەن ئاو هەیە ینی زیاتر پەیوەندی هاوڵاتی لەگەڵ ئەوەنی ینی شوێنێکی بڵاوبوونەوەی زیاترە بۆ ڤایرۆسەکە تۆ لەوانەیە لە چێشخانەیەکە لە شوێنەکە دانیشتی زۆر هەڵنەستی دوای ئەو شتانی کە بەکارێن کەلوپەلی یەکجارەکین واتە سەفەرین لە یانەکانە یاخود لە چێشخانەکانە بە تایبەتی کافتریاکان هەر هەمووی سەفەریە و هەروەها ژمارە مێزەکان کەمەکرێتەوە قەرەباڵغی کەمەکرێتە ئەو ژێکێکە لە ڕێنمایەکان ئەبێ مێزەکان بڵاو بێ ینی هەموو مێزێک 3 مەتر بینی هەبێ ئەمان ئەبێتە هۆی کەمبوونەوە هەروەها هاوڵاتی خۆشی ناچێ بەڕاستی یانی تۆ کە تۆ بزانی شوێنێ بۆ تۆ خراپە سەرچاوی ئەوەیە کە تۆ نەخۆشەکە بگری یعنی بە خۆشحاڵی و هاوڵاتی خۆشی لەوە حەزەرەکەت لە ئێستا بەڵام ئەو ڕێنمانی کە جەنابەت باسە کرد دیارە ئێمە خاڵی زۆرە یەکێک لە خاڵەکانمان داوای هەتا داوای ئەوەشمان کردبوو کە پەنجەمۆر لە فەرمانگەکانان نەمێنێت لەبەر ئەوەی تۆ کە دەسەنی بۆ پەنجەمۆرەیە ئەچتە ژوورە دوای تۆ نەفەری دوای تۆ یەت بە هەمان شێوە ئەویش سەرچاوی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی ئەمە یەکێکە لە خاڵەکانی تریژ وە سنتەری جوانکاریەکان ئەوە جێبەجێکرا بە خۆشحاڵیەوە ئەوەی پەنجەمۆر لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گەشتی تەندروستیەوە ئەو ئەمرە دەرکراوە جێبەجێکرا
و بە هەمان شێوە ئێمە بەدەر لەم ڕێنمایانە کە دەریەکەین دیارە کێشەیەکی ترمان ڕوبەڕۆ بێتەوە لەو لاوە ئەو شوێنانی کە داخراون یان سنووردار کراون کێشەی ئەوەیان هەیە کە بەهۆی ئەوەی کە فرۆشیان زۆر نییە چۆن کرێی مانگەکەیان دەربێنن ئەمیش کێشەیەەکە خەڵک گلەیەکە ئەڵێ ئەیە مانگە من کرێی شاگر بەچی بم ئەی کرێی ئەو شوێنی کە گرتومە بەچی بیم دیارە لە نەتیجەی ئەوە شۆ یاداشتێکمان ئاراستەی سەرۆکی ئەنجومەن کردووە کە بتوانرێت مڵکدارەکان ڕەچاوی ئەم بارودۆخە بکەن بەوەی کە کرێی کرێنشینەکان ینی خاوەن مڵکەکان ئیلزام کەن بەپێی یاسا یا بەپێی با بڵێن عشاهری نەخێر بەپێی ئەم ڕێنمانەی کە دەرەچێت دیارە ئێمە هەتا دوێنێش داوامان لە سەرۆکاتی ئەنجومەن کرد کە کۆبوونەوەیکی ئەنجومەن بکرێنە ئاسایی لەبەر ئەوەی ئەم ڕێنمایانە تیا ببێ بە بڕیار دیارە کە تۆ تیا بوو بە بڕیار ئەو کاتە ئەنێرێ بۆ پارێزگارەکان و هەروەها بۆ لێپسراوی هەردوو ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و هەروەها بۆ قایمقامەکان کە ئەوان دەسەڵاتی جێبەجێکردن ئەوان لە ڕێی دەسەڵاتی خۆیانەوە جێبەجێکن و چاودێریشی بکەن ئێوە ئەی پارێزگای هەڵەبجە باسی ناکەی خات و نیاز با بڵێن پارێزگای هەڵەبجە مەشمولە بەم بڕیارانی ئێوە یاخۆ ئەوان ئەنجومەنیان نییە تاوەکو با بڵێن تا ئێستش لە هەڵەبجە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەمان نییە تاوانش کۆمەڵە بڕیار دەکەن ئایا بڕیارەکانی ئێوە بەسەر هەڵەبجە شات تەطبیق بێ بێگومان ئێمە ئەڵێن سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵام ئەوان پارێزگان ینی بەڵێ بەڵام ئەنجومەنیان نییە و نوێنەریشیان هەیە لەوێ هەتا ئێستا نوێنەرەکانی ئێمە لەوێ ینی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لە ئەنجومەنی پارێزگان بەڵێ لەبەر ئەوە ئەتوانرێت ینی چاودێری بە دوواداچوونەکە لە ئێستا ئەوانی ژەگرێتە لە بەروی بارودۆخێکی نەئاساییەوە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە زۆر باشێکی باسمان لە باسی لژنەکانی قایمقامەتە بۆچی لە هەڵەبجە پارێزگایە ئایا هەڵەبجەش لژنەی قایمقامی هەیە یا هەر ئێوەش دیسانەوە پرسیارەکەم چۆن خاتون نیاز کرد ینی بڕیارەکانی ئێوە با بڵێن ئەبێ پارێزگای هەڵەبجەش جێبەجێ بکات وایە یا ئەوان بۆ خۆیان هەیەە سەرەتای دروستبوونی لیژنە هاوبەشەکان لە ئەم بیرۆکەیە لە پارێزگای سلێمانیەوە دروست بووە لە قایمقامەتی قەزای ماڵبەندەوە سەرچاوی گرتووە قایمقامەتی قەزای سلێمانی ناوەندی سلێمانیەوە سەرچاوی گرتووە و یەکەم جار ئەم لیژنانە دەست بەکار بوون لە قایمقامەتی سلێمانی لە ناو سنتەری شاری سلێمانی و دواتر ئێمە بووینەتە هەوێن بۆ دروستبوونی ئەم لیژنانە لە زۆرێک لە قایمقامەتەکانی کە ئێستا هەیە و ئێستا سنووری بە پێچەوانەی کاری ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە سنووری ئیداری و سنووری کارکردنی لیژناوشکانی قایمقامیەت پێشتر فراوانتر بوو بەڵام لە ئێستا تەنها ناوەندی شاری سلێمانی ئەگرێتەوە و هەندێک جاریش ئێمە داوامان لێکراوە کە سەردانی هەندێک قەزا و هەندێک شوێنی تر بکەین بۆ نمونە سەردانی قەزای دوکان و پێنجێمان کردووە و هاوکاریمان کردوون بەڵام سەبات بە پرسیارەکەت بەڵێ لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە لە قایمقامەتی قەزای هەڵەبجە خۆیان لیژنەی هاوبەشیان هەیە زۆر باشە بەقەدەر لژنەکانی ئێوەن نەخێر ئیتر ئەوە خۆیان نەزان پێداویستی خۆیان بە چەند لیژنە ئەڕوا بەڕێوە ئەوەندە لیژنیان هەیە تا چەند ئێوە هاریکاری و هەما هەنگیتانە یا پەیوەندتان بەیەکەوە هەیە یا نیتانە ئێمە باسمان کردمان ئێمە لیژناوشکانی قایمقامەتی سلێمانی هەوێن بوو بۆ دروستبوونی لیژنەکانی تر لە قایمقامەتەکانی ترە و سەرچاوی زانیاری و داتا و دەستکەوتین بۆ هەر کەسێک کە هاتبێتە لای ئێمە و پرسیاری کردبێت دەستنێنراوە بەڕووی هیچ کەسێکەوە و بە عملیش سەردانمان کردووە سەلماندوومانە بۆ نمونە کاکزانای قایمقامی پێنجێن لەم ساڵانەی پێشوە داوای لێکردوین چون سەردانمان کردووە بە هەژنەوە لیژنەوە بردومانەتە ناو قایمقامەتی قەزای پێنجێنەوە لەگەڵ ئەو لیژنانەی کە بەنیاز من خۆیان دەری بکەن هاتوون لەگەڵ ئێمەیە وەکو ترێنین وەکو تەدریبێک وەکو مەشقکردنێک لەگەڵ ئێمە هاتوون و لە سەردان و بە دوواداچوون و چاودێریەکانە بەشدار بوون و توانیمانە بڕێکی زۆر لە ئەو کەلوپە لە نەشیاوانەیە خودماوە بەسە چوانە کۆبکەین و مەسحەکی ئەو بازاری ئەو ناوچەیە کراوە لە قەزای دوکان کراوە لە زۆر شوێنیکەش لە شارباژێر ڕۆمانش ئەمە کراوە بەڵام ئێستا هەندێک لەو شوێنانە زۆرینەی شوێنەکان بۆ خۆیان لیژنەی هاوبەشیان هەیە و خۆیان کارەکانی خۆیان زۆر باشە کاک گۆران با پرسیارێکی جۆهری زۆر بەلاوە گرنگە ئێوە با بڵێن لژنەکانی قایمقامەتی مرکز ینی ئێوە جهەی تەنفیزین ئێوە لایانی جێبەجێکارن ینی ئێوە حکوومەتن بەهۆی با بڵێن بڕیارەکانی جەنابتانەوە ڕاستپاردەکانی جەنابتا کە دوایی بوو بە بڕیار با بڵێن مزگەوتەکان داخران ئێستا کێشەی مزگەوتەکان فەلسەفەکەی ئەوە بوو کە ئێمە خەڵک هاوڵاتی کۆ نەبێتەوە لە ناو مزگەوتەکانە وانە و هەروەها لە شوێنە گشتەکانیشە بەڵام ئێستا
مزگەوتەکە داخراوە بەڵام ئەو هاوڵاتیانە بە مەترێک لە بەدەم دەرگا داخراوەکەی مزگەوتەکانە ینی نوێژ ئەەکەن و ینی مەبەستمان لە نوێژکردنەکە نییە ئەسڵەن هەمان کۆبوونەوە گرتبوونەوەیە کە تۆ مەترسیت هەیە کە ئەمە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان توشبوون بە کۆرۆنا ئاسانتر بکات ئێوە لە ژنەی حکومین یا ئێوە جێ باڵێن جەبەجەکارن بۆچی هێڵن ئێوە ئەو خەڵکان دیسان یا کۆ بنەوە کاکمنی داخە مزگەوتە دانەخستووە کاکە بمبورە داخستنی مزگەوتەکان لیژنە هاوبەشەکانی قایمقامەت و پارێزگای سلێمانی تایدا دەستی نەبووە بەڵکو دوای ئەوە هاتووە کە ڕێنمایە تەندروستیەکان هەموو ئەم کارانەی کە ئەکرێت جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستیە لەگەڵ بەفتوای یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی ئەو شوێنیان داخستووە بەڵێ بۆ ئەوەی کە ئەو کۆبوونەوە و قەرەباڵخێ ئیجباریە لەسەر هاوڵاتیان کەمکەنەوە ئەمە ئیجباریە نوێشکردن ئیجباریە کاک مریژان وەکو شتێکی کەنیە ئیلا لە کاتێکی هەرە تایبەتە ئەبێ زۆرینەی خەڵکەکان فریای نوێژی جەماعەت بکەون و ئەگە مزگەوتەکان کراوە بن ئەم کۆمەڵە زۆرە ئەچن ئەیکەن بە یەک خاڵی بچووک تەوزی حیشی بچووک ئەم زۆنەی ئێمە بە تایبەتی پارێزگای سلێمانی لە دوای ڕاپەڕینەوە لێرەدا زۆرترین بیرروڕای جیاواز کۆبۆتەوە و زۆرترین ئازادی ڕۆژنامەنووسی و ڕادەربرین و ئازادی سیاسی لەم زۆنەیە هەبووە هیچ کاتێک بیرروڕای ئاینی لەسەر هیچ کەسێک قەدەغە نەکراوە ئەوەی کە کراوە بۆ گردبوونەوەیە لەسەر مەترسی نوێشخوێنەکان بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە نەبێتە هۆی بڵاوبوونەوەی پەتاکە نوێشکردن ڕێی لێ نەگیراوە هەموو کەس ئازادە لە ماڵی خۆی بەبێ قەرەباڵی نوێژی خۆی و ئەمەش کاتیە کاک منیر ئەگەر من ینی شتێک زیاکەم بۆ بابەتەکە ئێمە نەک ئەوە ینی هەتاوەکو پرسەش ڕاگیراوە و بۆنە کۆمەڵایەتەکانی ڕاگیراوە گواستنەوە هەمان شەمەولو ینی هەموو ئەو بابەتە کۆمەڵایەکەم بۆ هەردووتانە بەڵام پرسەکەم بۆ هەردووتانە ینی وەکو کابراوتی والله من وراء القصدی من خۆم ئەزانم قەزدم باشەیە با هەندێک خەڵک یاینان و پیازی پێوە نەخۆن بەڵام فەلسەفەکەی حکوومەتی هەرم لە ژنەی فتووا یەکێتی زانایانی کوردستان باڵێن تەندروستی سلێمانی فەلسەفەکەەوە بوو ئەو هاوڵاتیانە لە گردبوونەوە لە نەخۆشی کۆرۆنا بپارێزێ بەڵام ئێستا هاوڵاتیان هەمان گردبوونەوەکە لە دەروی مزگەوتەکان یعنی خێرە بۆچی حکوومەت لایەنێک ئاسایش پۆلیس لە ژنەکانی ئێوە مەسەن بۆچی ینی ئەمە بەمە ناگرن کاک منیر یعنی ئێمە لایەنێکی چاودێری بە دووادا چۆنین و بۆ هەموو پرسێک بە تایبەتی ئەم پرسە کە پرسی تەندروستیە گوێ لە بەڕێبەری گەشتی تەندروستی ئەگرین و بە پێی بارودۆخەکە دیارە ڕێنمایی و بڕیار دەرەچێت ئەوەی کە داخستنی مزگەوتەکان وای کرد کە کۆبنەوە لە ناو مزگەوتەکە دروستنەوەی و ئێستا لە دەروی مزگەوتەکانە لەوانەیە لە چەند ڕۆژی ترا بارودۆخەکە ئەوەنە قورس بێ کە نەک لە دەروی مزگەوتەکانە یعنی نەتوانرێت لە ناو گەڕەکەکەی خەڵک کۆبێتەوە تۆ خۆت لە ماڵی خۆتا خۆت کەرەنتینە بکەیت نیو قەوسم بەرێ پێشەوەی بێمە ناو بەرنامەکەوە لە ژنەی با بڵێن ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆبوونەوەی کردووە ئەوەی زانیاریە لای من هێشتا بڵاو نەبووتەوە نازانم تا کاتی دابەزینی بەرنامەکە بڵاوێتیانە بڕیاری یاوە لە یەکێک لە باڵێن بڕیاری یاوەکە ڕاگرتنی نێوان شارەکانیش بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە وەکو ڕاستپاردە لە کۆبوونەکە دەرچووە یعنی ئێستا ئەبێ بازگەکان تونتر بکرێنەوە و ئەبێ سەیرانگاکان نەمێنن کە ئێستا باس یەکەم ئەوم بەلاوە گرنگە زۆر بەرامەوە گرنگە ئەبێ سەیرانگاکانیش نەمێنن هاوڵاتی چۆن ناچێت بۆ مزگەوت ئەبێ نەچێت بۆ سەیرانگاش تکایە ئەمە ینی حسابی بۆ بکەن چونکە پرسیاری لەسەرەکەم ئەمە کەواتە باڕێن تەندروستی سلێمانیش و هەروەها وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش باسییان لەوە کرد کە دوو هەفتەی داهاتوو دوو حساسترین و هەستیارترین هەفتەکان بۆ کۆرۆنا ینی ئێمە ئەگەر لەم دوو هەفتەیە تا ئێستا مۆفەق بووین هێناومانە ئەگەر لەم دوو هەفتەیە مۆفەق بین ینی خۆمان بپارێزین ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئەوە ئێمە لەو ینی شەڕەحەتمیەی کۆرۆنا ئێمە دەربازمانە بێ بەڕاستی ینی ئەوە بێ کەسێکتا وەڵام بنەوە بۆ ئەم پرسیارە بورە ئەوەی نیازخان جوان باسی کردووە ئەم بارودۆخەی کە هەمومانی کۆ کردوێتەوە و هەمومان بۆ ڕێگا چارەیەکە دۆزینەوە کە چۆن بتوانین بە کورتترین ڕێگا بە کەمترین ماوە و بە کەمترین تێچوون بە کەمترین جوهد
بە کەمترین هەوڵدان بە کەمترین زەرر لەم بارودۆخی ئێستا دەربچین و ئێمە لێرەدا دەمڕاستمان لایانی تەندروستیە واتە لایانی تەندروستی کە هەر بڕیارێک ئەیاوە بڕیارەکە جێبەجێ هەر بڕیارێک ئەدا دڵنیابە لەبەر سەلامەتی هاوڵاتیان و لەبەر سەلامەتی هەمووانەوە ئێمەش ئەوەندەی ئەو بڕیارە بکرێتە سەر ئەستۆی ئێمە و کلیژنەکانی قایم قامێت وەکو لایەنەکانی تر بەڵێ ئێمە جێبەجێ ئەەکەین ئەەکەین تەندروستی وای پێ باشە لەم حاڵەتەی ئێستادا نوێژی بە کۆمەڵ ڕابگرێ ڕای گرتووەوە لێرەدا ئەوقاف بە قسەی کردووە چێتی زانانیش بە قسەیان کردووە تەندروستی پێی باش بێت ماڵەکانی خۆشمان دابخەین وە ژوورەکان دابخەین لەسەر خۆمان ئێمە جێبەجێ ئەەکەین و هەموو بڕیارەکان جێبەجێ ئەەکەین کاک مونیر ئەگەر بێت و پێی باش بێت هاتوچۆی نێوان شار و شارۆچکەکان لەم کاتەیە بۆ کاتێک بۆ ماوەی هەفتەیەک 3 ڕۆژ 2 ڕۆژ ڕۆژێک 2 سعات دا بخرێت پێویستە ئەو لایەنانە ئەو بازگانە ئەو برادرانە هەر کەسێک لە ئێمە ئەو ئەرکاکەوێتە سەرشانی ئێمە ئەزانین ئەمە مەسئولێتێکە مەسئولێتێکی تەزامونیە واتە لەسەر شانی هەمومانە لەسەر شانی هاوڵاتیشە لێرەدا پشتیوانی هەر بڕیارێک و هەر بڕیارێک کە دەرئەچێ ئەگەر بە دەنگەوە هاتنی هاوڵاتیانی لەگەڵا نەبێ بڕیارەکە نەبەکام دەرەچێەوە ناگاتە ئەوەی کە ئامانجەکەی خۆی لە 100% بپێکەیە بەپێی پێویست سوود و ئیسفادەی لێ بکەین هەمومان پێویستە هاوڵاتیان پێویستە ئیسیجابەی باشیان هەبێ پێویستە وەری بگرێت کە ئەمە تێبگا ئەم بارودۆخە ئاساییەوە ئەوەی کە ئەکرێت لە مەسلحەت و بەرژەوەندیە بۆ پاراستنی تەندروستی خۆی و مناڵەکانی ئەگەر پێویستە لەسەری ئاواش پێویستە لەسەری گوێ بۆ ڕێنمایەکانی تەندروستی بگرێت بەڵێ پێویستە لەسەری کە ئەمە پێوەستە بە ژیانەوە دواتر ئەبێ ژیانی خۆی لە دەست بە ئەو کەسێک کە پێویست نابێ خوانەخواستە ئەگەر من وەک پێویست هەڵگری ڤایرۆسەکە بم وەک پێویست بە تەنگ ڕێنمایەکانی دکتۆرە بەڕێزەکان و لایانی تەندروستی و ئەم بەڕێزانی ترۆنێم من خۆمەکەومە مەترسیەوە لەگەڵ ئەوە شاکە خۆمەکەوە مەترسیەوە ئەمە پەتایە ڤایرۆسە ئەمە ئیمکانێتەوەی هەیە کە بەرکەوتنێک بە نزیکبوونەوەیەک لە هەر کەسێکی تر من هاوڵاتیکی تریش گیرۆدە بکەم وەکو خۆم ئەمە نەخۆشیێکی گوازراوەیە وەکو نەخۆشیە نەگوازراوەکان نییە ئەم نەخۆشیە زۆر تەشەنە ئەسەنێکە منیریانی لە ماوەی چەند ڕۆژێکە ئێستا لە 160 دنیای گرتوتەوە 193 دەوڵەتمان هەبوو لە بیدایەتە لە 12 دەوڵەت هەبوو ئێستا لەسەر و 100 دەوڵەتە ئەم نەخۆشیە هەیە ینی لە نیوەی دنیا تێپەڕیوەوە زۆر بە ئاسانی و بە شێوازێکی زۆر ینی سەسوورهێنەر ئەگوازرێتەوە و ئاچێتە وڵاتەکانی تر باشە کاک بەرە خاتون یاز لێژنەکانی جەنابتان دیارە گەشت و گوزارشی تایە من بڕیار بوو با بڵێن بۆ ئەم بەرنمەیە با بڵێن بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی و هەروەها بەڕێز قایمقامی مرکزی سلێمانی لێرە ئامادە بن میوانی من بەداخەوە بەهۆی سەرقاڵیان نەیانتوانی ئامادە بن هەچەندێک بێ ئەمە کێشەکە نیە کێشەکە با بڵێن پرسیارەکە ئەمەیە جەنابتان لێژنەکانی گەشت و گوزارتان لەگەڵایە بەڵێ سەرۆکی لیژنەی تەندروستی بە هەمان شێوە تەندروستی و ژینگە و گەشت و گوزار زۆر باش گەشت و گوزار هاوڵاتیانی ئێمە ئێستا با بڵێن زۆر وازەحە ئەوەی ئێمە بەریەکەوین ئێمە ئەی بینین ئێمە با بڵێن وەکو میدیا ڕاستەخۆ بەریانەکەین مامەڵیان لەگەڵاکەین و هەروەها لە تۆڕە کۆمەڵاتەکان کە ڕنگدانەوەی ئێمەیە زۆر باش هێناویانە با بڵێن لە سەتا ئەگەر ئەتوانم ئەوە بڵێم لە سەتا هەفتای هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئەمە زۆر باشە هەر ئەمە شەوای کردووە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراق و لە هەموو وڵاتانی باڵێن ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە زۆربەی وڵاتە هەرە پێشوتەکانیش باش بین ئەنجێلا مێرکەل دوێنێ وتی لە خەبەرەکە خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی لە 16 بۆ لە 17 هەموو ئەڵمانیا یەکێک لە عباقیرەکانی بابڵین عالم تووشی ئەم پەتایە بن ملیارێکی ئۆرۆیان داناوە تەرخان کردو بۆ ئەوە ئێمە لەخوا بە زیاد بێ نە ملیارە یۆرۆمان هەیە و نە ئیمکاناتی ئەڵمانشمان هەیە ئێستا ئێمە هەمان نیمانە با بڵێن جۆڕایەڵی دەستگاکانی حکوومەتی هەرێم لەم کاتە بەتایبەتی تەندروستی باشە گەشت و گوزار ئێمە لە سەر و وەختی خات و نیاز تکایە ئەمە ینی بەجددی ئەمە ینی وەرگن ئێمە جەنابیشتان ئێمە لە مانگی سیان مانگی سێ مانگی بۆنە نەتەوەی و نیشتیمانەکانی میلەتی کوردە بەڕاستی ئەو ڕۆژانەی ینی لە سەرەتای بڕیارە جێبەجێکردنی بڕیاری داخستنی مزگەوتەکان داخران بەڵام هەر جمعی ئەو ڕۆژە ینی ئەو نازانم پێش جمعە بوو داخران ینی بە سەتان هاوڵاتی
ڕویان کردە شوێنە گەشتیارەکان و ینی هیچی لە مزگەوتەکان ئەوەتر نەبوو بەڕاستی ئەو خەڵکە تێڕژاوە ئەو خەڵکە سارە لوتی ناوە بە باڵی ئۆتۆمبیل بە ئۆتۆمبیلەوە ینی لە شوێنێکی چڕا دانیشتور و ینی خواردن و ینی هەموو شتێک ینی قسەمان لەسەر خواردنەوەکەنی قسەمان لەسەر ئەوەیە ئەو قەرباڵغیەش ینی زۆر هاندەر بوو بۆ ئەوە یا هاندەرە بوو ئەوەی ئەو نەخۆشە بڵا بێتەوە ئێوە لە گەشت ینی چیتان ڕاستپادەوە ینی گەشت وزار چی بکە بۆ ئەمە جێبەجێ ناکە کاک منیر دیارە ئێمە بە پێی بارودۆخی ئەو ڕۆژە ئێمە یاداشت گەڵاڵە ئەەکەین و ئەکەین بەڕێنمایی بڵین هەفتەی پێشووتر کارکردنمان جیاواز بۆ کولم هەفتەیە ئەم هەفتەیە جیاوازترین لە هەفتەی داهاتوو هەفتەی یەکەم یەکێک لە خاڵەکانمان تونند و تۆڵکردنی سنوورەکان بوو قۆناغی یەکەم تونند و تۆڵکردنی سنوورەکان دیارە لە قۆناغی دووهەمە و ئەخوازێ بۆ هەفتەی داهاتوو داوای ئەوە بکەین کە بکرێ بە بڕیار وە لە ئەنجومەنی پارێزگاوە لە کۆبوونەوەیەکی نەئاساییە بڕیاری ئەو بدرێت کە تونند و تۆڵکردنی بازگەکان ئەمە خاڵێکی سەرەکی بێت لەبەر ئەوەی یەکەمیان ڕێگر بێت لەوەی کە خەڵک بڕوا بۆ خەڵک ئەڕواتە دەرەوە بۆ گەشت ئەمە لە نەتیجەی بە دوواداچوونی ئەم هەفتەیە طبعاً کۆ ئەکرێتەوە ڕۆژانە ئەکرێ بە یاداشت ئەیرێ بە سەرۆکی ئەنجومەن داوای کۆبوونەوەمان کردو ئێمە داوای کۆبوونەوەمان لە سەرۆکات احتیمالە ئەگەر نەئاسایی بە بەیانی بە یاخۆ جمعە بە یانی کۆبوونەوەی نەئاسایی کاتی نییە لەوانەیە لە ڕۆژی جمعە بێ وا بابەتەکە پێویستەکات کە کۆبینەوە ئەمە یەکێکە لە خاڵەکانی کەمێ باسیکەم چۆن ئێمە لە گەرمیان کە ڕێ لەو هاوڵاتیانە ئەگرین کە لە ناوەڕاست و جنوبی عێراقەوە هاوڵاتی عەرەبی عێراقی کێنە گەرمیان بگەڕێنرێنەوە بەڵێ بە دڵخۆشی و لەبەر من سەردانی گەرمیانم کرد وە لەگەڵ هەم سەرۆکی لێپسراوی یەکەی ئیداری گەرمیانە قسەم کرد و هەم لەگەڵ بەڕێبەری گەشتی تەندروستی گەرمیان زۆر باش ئەمە یەکێکە لە خاڵەکان کە ناهێڵێ هاوڵاتی عەرەب یان عێراقی بێتە ئەمدی ئەمەیەکە لە خاڵەکان و هەروەها لە بانی مەقانیش بە هەمان شێوە ئەگەر هاوڵاتی خۆشمان بچێتە ئەوێ و بێتەوە کاری هەبێ ئەبێ لەویایە تاقیکردنەوەی بکەن یعنی ئەمە کە سەڵحیان پلەی گەرمیەکەی ئەپێورێ بزانێت بۆچی هەر بەخێرایی بۆچی چواردە ڕۆژەکە نایخەنە ناو کەرنتینەوە هەموو وڵاتەکان واکەن ئەگەر بەڵێ هاوڵاتی عەرەب بەڵام تۆ هاوڵاتی خۆتی بۆ ئیشێک ڕۆشتۆ بەیانی و ئەگەڕێتەوە بۆ نمونە لە بینی کەرکووک و سلێمانی کەرکووک و سلێمانیە ئەگەر پلەی گەرمی بەرز بێ دیارە ئەوە برادرانی تەندروستی زیاتر ئەزانن ئەوە چکە تیمی تەندروستی لێ و ینی کۆنتترۆڵێکی باش ئەکرێت لە بازگەکانە ئەم تونند و تۆڵکردنی بازگەکان بهێنرێتە بینی شارەکانیش بۆ نمونە لە بینی پارێزگا و قەزاکان و ناحیەکان بە تایبەتی ئێمە مەبەستمان لە سەیرانگەکانە بە تایبەتی دوکان یعنی جمعی ڕابردوو بەڕاستی کارەسات بووە ئەو بارودۆخی کە خەڵک باسی ئەکا هەموو کەپرەکان پڕ بوون جموجۆڵێکی زۆر هەبووە بەرکەوتێکی زۆر هەبووە ئەگەر لە دەشتا بێ بەڵێ ئەگەر لە دەشتا بێ ئاساییە ئەگەر خەڵک بۆ خۆی و خێزانەکەی نەک بچێت هەموو تایەفەکەی بەیەکەوە کۆبێتەوە بچێتە شوێنێ خۆت و خێزانەکەت ئەوەی لە ماڵە ئەبێتە هەوایەکی دەرەچکەی مە ئەزانین کە یەکێ لە خاڵەکانیش ئەوەی کە زەحمەتە مناڵ لە ماڵەوە زۆر بگریت ئەی بێتە دەر بەڵام زۆر بڵاو دانیشە بەرکەوتت نەبێت لەگە خەڵکی ترا و تەعقیم و بابەتانی کە پێویست بۆ خۆپاراستن بیبە لەگەڵ خۆتا ئەمە یەکێک لە خاڵەکان بۆ ئەوەی زۆر لەسەر ئەوە زۆر نەڕۆین ئێمە شتی ترمان هەیە لەوە گرنگترە بۆ نمونە مریشک فرۆشەکان لە ناو شاری سلێمانیا یەکێ لە بڕیارەکانمان ئەوە بێ لەم هەفتەیە کە هەموو ئەو مریشک فرۆشانش کە هەر کۆڵانە و دوکانێکی لێ لەسەر سوچی کۆڵانەکە مریشک ئەفرۆشەوە بە شێوەیەکی ناتەندروست پاگەکرێ ئەوانەش دابخرێن بەدیلەکەی بەخێرایی بەدیلەکەی ئەوەیە کە سەربڕی خانەمان هەیە و ژمارەیەکی زۆرتر لە جاران مریشک بخاتە بازاڕە و نرخەکەشی کەم کاتەوە زۆر باشە و هەروەها قەدەغەکردنی خواردنی سەرجادەکان و قەرەباڵغی نەهێشتنی قەرەباڵغی جادەی سەهۆڵەکە کە یەکێکە ئەویش لە کێشەکان لە 20 مانگە ئەوەشمان تووشە بێت ئەوش داوا لە خەڵکەکەین کە بتوانێت نەچێتە ئەوێ خواردنی سەرجادەکان زۆر سپاس دەکەم ئەوەی کە زۆر گرنگە لەوەی جەنابتا ئەوەیە کە بابڵین هاوڵاتیان لە نێوان شارەکان و سەیرانیش قەدەغە بکرێت ئەوە شتێکی زۆر باشە و داخستنی شوێنە پیسەکان من یەک پرسیار نەجنا بدێ ئەخی پرسیارە و بە کوتیژ وەڵام بەرەوە کاک گۆران چونکە کاتی بەنامەکەم تەواو بووە ئەم دەرمان ڕشتنە ئیشێکی زۆر باشە دڵنیایی زۆر باشیاوە بە هاوڵاتیان بۆ معلوماتی عامەتان ینی بۆ زانیاری گشتیتانەمە ئەمە یەک ئەم دەرمانە بابڵین ئەگەر یەک تۆز تەفاسیلی بیتێت ینی ئایا مەسەن مایەی دڵنیابوونەوەیە ئایا ئەمە ڤایرۆسەکە ئەکوژێت مەسەن نایڵە کۆرۆنا سەر هەڵدا مەسەن ئەمانە
چی هەیە لەبارەی ئەو دەرمانەوە؟ بەسەر چاو زۆر بە کورتی بەس پێشەوەی وەڵامی من پرسیارە بەمەوە من لە لیژنەکانی قایمقامێت نوێنەری بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانیم و بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و خودی بەڕێوەبەری گشتی کاک عەلی ڕەوف بەشێکی لەم هەوڵانەی کە ئەدرێ لەم بارودۆخانە ئاساییەدا و چەند تیمێکی تایبەت بە بەڕێوەبەتی پشکنین لە بەڕێوەبەتی گەشت و گوزاری سلێمانی ڕۆژانە و شەوانە هاوشان لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامێتە سەردانی سەر جەم شوێنەکانەکەن و وەکو هەر لیژنەیەکی تر ڕێنمایەکان جێبەجێ ئەەکەن و بۆ ئەوەی کە ڕێنمایش تایبەت بێ تەندروستی هەر ڕێنمایەکی تایبەت دەربکات بە ڕێخستنەوەی شێوازی گەشتکردن بە ڕێخستن یاخود بە قەدەخەکردن یا بەوەی کە نەمێنێ یاخود سێرانگاکان دابخرێنێ هەج شتێک لەو بابەتانە دڵنیا بە بەڕێوەبەتی گەشت و گوزار و خودی باشە دەرمان ڕشتنەکە بەڵێ ئەو دەرمان ڕشتنە بەردەوامە بێ و لە مەرحەلەی یەکەم و شەوی یەکەم کە کرا ناوبازار کراوە بە شەویش هەڵبژێرا بۆ ئەوەی کە جوڵەی تیانە بێ و لەو کاتەدا چۆڵ بوو بۆیە توانرا بە ئاسانی ئەمانە ئەم دەرمانە بڕشێنرێ هەموو شاتان کەڤەر کردووە ئێستا بەردەوامە کاکمونی ئێستش بەردەوامە شەوانە ئەکرێ هەر ئەم شەوی ڕابردوو شەقامی سالم کراوە لە بەردەم سلێمانی پاڵاسەوە تاکو و دووڕیانی سەرچنار هەمووی کراوە بە هاوکاری ئەم دەرمانە ئەگەر بێت و نەشۆرە یاخود هاتوچی زۆری لەسەر نەبێ هەفتەیەک بۆ ئەوەنەی کە ئێمە ئەیزانین لە بەرپرسەکانمە بیست یاخود لە دکتۆرە بەڕێزەکان یا لەو کەسانەی کە شارەزان بە تایبەتی پزیشکانی ڤێتەرنەری وە کارمەندە ڤێتەرنەریەکان کە ئەم پەیوەندی ڕاستەوخۆی هەیەم دەرمانە لە هەندێک شوێن تریشا بەکارێ هەفتەیەک بۆ دەڕۆژ بەردەوام ئەبێت و دووبارە هەر شوێنێکی کە پێویستکە بۆی کە جارێککە ڕشاندنی بۆ بکرێت بێگومان ڕشاندنی بۆ پرسیاری خێراتر بەس ناوشاری سلێمانی یا دەرەوەی شارەکانی تریژی کوردستان ینی هەولێر دۆهۆک ینی هەمووی بەس سلێمانی هەیە ئەم دەرمانە ئەو پارێزگایانەی تریش پێم وابێ پارێزگاکانی تریش هەر سەرقاڵی ئەو بابەتەن و هەمویان خەریکی ڕشاندنن و لە چەمچەماڵیش کراوە لە زۆر شوێنێکەش کراوە و تیمەکانیش بەردەوامن شەوانە لە ڕشاندنی ئەو جێگانەی کە پێویستە برشێنرێت. زۆر سپاس کاک گۆران قادر ئەندامی لیژنەهێشتەکانی قایمقامێتی سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکانت هیوادارم سەرکەوتوو بن ئێمە وەکو کەناڵی گەلی کوردستان میدیاش زۆر پشت ئێمە سەربازی ونین بگرە ئێمە پێشمەرگەی ونین زۆر باشە خوا یار و یاوەرتان بێخات و نیاز زەحمەت ئەندامی لەژنەی کاتی پەتای کۆرۆنا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس لەشتان ساغ بێ هیوادارم ئێوەش بەردەوام بن و لە خزمەتی هاوڵاتیان بن. وەڵام من حەزەکەم دەستخۆشی لە برادەرانی لیژنەکانی قایمقامیەت و برادەرانی تەندروستی و هەروەها ئەو خێرخوازان و سەرمایەدارانەی کە سەرمایەکەی خۆیان خستۆتە خزمەتی تەندروستی و ئەو خۆبەخشانەی کە خۆیان خۆبەخش کردو بۆ بواری تەندروستی زۆر سپاسیانەکەم دەستخۆشیان دەکەم هیوادارم دوور بن لە هەموو بەڵاو ناخۆش. سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا بەدیار ئێمە دانیشتبوون خوان لە بەڵاو مصیبەت هەموو لایەک بە دوور خات تا ئەڵلقەیەکی تری بەنامی 1 پوین بەخوای گەورە تاسپێرم خواتان لەگەڵ.